لەبەر چەند خاڵێک بەیت المەقدس پەیوەندی هەیە بە تاکی مسلمانانەوە. خاڵی یەکەمیان دووەم مزگەوتە کە لەسەر زەوی بنیاد نراوە. لە فەرمودەکەی ئەبوو ذەڕ فەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم مزگەوت لەسەر زەوی کە بنیان نراوە کامەیە؟ فەرمووی مەسجد الحەرام، فەرمووی کەعبە. دواوە پرسیارم کرد ثم ئەیو، دوا ئەو چ مزگەوتێک؟ فەرمووی بەیت المەقدس. وتم کەم بەینەهما، دوای چەند مدەتێ بەیت المەقدس دروست کرا؟ فەرمووی 40 عاما، 40 ساڵ. ئەم فەرمودەیە ئاماژە بۆ ئەوەدا کەعبە مزگەوت بووە. باشە، ئیبراهیم تعمیری کردووەتەوە و بووە بە مەنتیقەی ئەوانەی کە ئەهلی تەوحیدن. بەیت المەقدسیش مزگەوت بووە، مزگەوت بووە، نەوەی پێغەمبەر نوح دروستیان کردووە و بووە با بڵێن منبعێک بۆ موحیدەکان و جێگای عیبادەت و بە گەورەزانینی خوای پەروەردگار بۆ ئەوان. کەواتە ئەسڵ وایە ئەو زەویانە کە پیرۆزن لەلایەن خوای پەروەردگارەوە پیرۆز کراون تایبەت بێ بە بەندەکانی خوای پەروەردگار، نەک بە قیڕەدە و خەنازیر و عەبەدەی تاغوت و چۆن خوای پەروەردگار باسی یەهود بۆ شێوە. یعنی ئەسڵ وایە ئێمە بەشدار بین تیا و بەشداریشین تیا. ئیمامی عومەر قودس ئەکا بە وەقفی هەموو مسلمانان تا ڕۆژی قیامەت، یعنی هەمووان بەشمانەیە تیا. ئەوەی کە یەهود داگیری کردوون بەشیان. ئیمامی عومەر کە ڕزگاری کرد لە وەثیقەیەکە نووسی ئەمە هەموو سەحابەکان ئاگاداری بوون، وەقفە بۆ مسلمانان هەتا هەمووان خاوەن، بەشی هەمووانی تیا، بەشی کوڕیشمانی تیا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم قیبلەی یەکەمی مسلمانان 16 دانە ساڵ قیبلەی مسلمانان بوو. بەڕای کوڕی عادی بە فەرمێ لەگەڵ پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم 16 ساڵ ڕوو بە بەیت المەقدس نێژمان کرد. یعنی چەندێک کەعبەت لا پیرۆزە، بەیت المەقدسیش هەر بۆ شێوە قیبلە بوو. لە ڕووی قیبلە بوونیەوە ئەبێ ئەوەندە لە لات پیرۆز بوو. ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای 16 ساڵ خوای پەروەردگار قیبلەی بۆ گۆڕی لەبەرەوەی یەهود طعنیان لێدا، یانوت ئەڵێ دینێکی تازەم هێناوە کەچی ڕوو بە قیبلەی ئێمەش نوێژن. خوای پەروەردگار فەرمی فەوەلی وەجهەکە شەطر المەسجد الحرام. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم خوای پەروەردگار ئەو مزگەوتە و ئەو مەنتیقەی بەچی ناوبردووە بە مبارەک. سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا. فەرمێ پاک بێخۆشی بۆ پەروەردگاری کە شەوڕەوی کرد بە عەبدەکەی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەسجد الحرامەوە بۆ کوێ؟ بۆ مەسجد الأقصى باركنا حولها، پڕە لە بەرەکەت و لە چوار دەوریشی. بەرەکەتیش بۆ کیە؟ بۆ مسلمانە، بۆ کافر نییە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێەوە بەرز کراوە. جا بۆیە ئەو زەویە جارێکی تر ڕەمتی هەیە بە ئێمەوە و بەرەکەتی خوای پەروەردگاری لێ و مسلمانیش طالبی بەرەکەتی خوای پەروەردگارە، بۆیە ئەبێ مسلمان بەدەستی بێنێتەوە. خاڵی چوارەم مەیمونەی هاوسەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارەکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەی قودسەوە قسەمان بۆ بکە. ئەفەرمێ هي أرض المحشر والمنشر. فەرمێ قودس زەوی حەشر کردنە، یعنی هەموو ئینسانەکان لە مەنتیقەی قودس کۆکرێنەوە لەوێ حەشر دەکرێن و لەوێش نەشری کتوبەکانیان ئەکرێ و جیاکرێنەوە بۆ بەهەشت و بۆ جەهەنەم. یعنی مسلمانان بۆ ئەخیری هەرشنەوە ئەوێ حساب و کتابیشان لەوێش حەشر دەکرێن، بۆیە ڕەبتیە بێنە، چونکە ڕۆژێکە بێ هەموومان لەسەری زینوەکرێنەوە حەشر دەکرێن. خاڵی پێنجەم بە نەسی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژ لەوێ ئەجری زۆرترە لە هەموو جێگایەکی تر جگە لە مەکە و مەدینە. کەواتە نوێژەکەمان لەوێ ئەجری زیاتر بێ ئەعلەم وڵاتەی خۆمان کە ئێستا لێرەین. ئەو نوێژانی لێرایکەین ئەجری زۆر کەمترە لەوەی کە ئەگەر بچین سبێنە لە قودس بیکەین. نابێ پیرۆزتر بێ بەلامانەوە لە وڵاتی خۆمان. نوێژێک لێرە بە چەند نوێژە؟ هەر بە یەک نوێژە، لێ بە 100 نوێژە.
لا فرمودەی تراتوە بە 300 نوێژە جابە بێ 300 جار لە ئێرە بە پیرۆستری بزانی و بە ئەحەقیەتی بزانی کە هی خۆتە وەکو مسلمان لە هەر جێگایەکی زەویە هەیە. لە فرمودەیەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تذاكرنا أبي ذر فرمي تذاكرنا عند رسول الله صلى الله عليه وسلم الصلاة في بيت المقدس وفي مسجد رسول الله صلى الله عليه وسلم أيهما أفضل فرمي ما هاولان دانشتبين بيغمبر صلى الله عليه وسلم دانشتبين باسمانه كده مانو نيوج لمزگوتي أقصى خيري زياترا ياخذ لمزگوتي بيغمبر صلى الله عليه وسلم يعني الصحابة مفاضلين لبين ودو مزگوتها فرمي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي صلاة في مسجدي أفضل من 4 صلوات فيه فرمي نوێژێکی ئینسان لەم مزگەوتەی منە بە 4 نوێژی بەیت المەقدس نوێژێکیش لەو مزگەوتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە 1000 نوێژە لە شوێنی ترە باشە لە مەکەش بە 100,000 کە لەوێ بە 1000 بێ لەوێ بە 4 بێ کەواتە بە 250 جار زیاتر لە جێگایەکی تر. باشا نفرمي فقال ولنعم المصلى هو براسي بيت المقدس شوينيكي پر بركته بو نويش كردن تيا باشا نفرمي ولا يوشكن أن يكون للرجل مثل شطن فرسه من الأرض حيث يرى بيت المقدس منه خير له من الدنيا جميعها فرمي وروجك دي وايليا بۆ پیاو بەقەر قەبارەی ئەسپەکەی زەوی لە بەیت المەقدیسا کە لەوێەوە مزگەوتی ئەقسا ببینێ باشترە بێ بۆی لە هەموو دنیا ئەوەشی لە ناوێت. یعنی چی؟ یعنی ڕۆژێک دێ ئەم بەیت المەقدیسە خلافەتی تیا زیینەوە بێتەوە بۆ پایتەختی موسڵمانان ئەویش لە حەدیثە هاتووە بۆیە لەو ڕۆژە ئەو خێر و خۆشەی لەویایە تۆ بەقەر جێگای ئەسپەکەت هەبێ لەوێ باشترە بۆت لە هەموو دنیاوی لە ناویەتی نەک لە ناو بەیت المەقدس بەڵکو لە جێگایەکەوە بەیت المەقدس لە دیار بێت لەسەر کێوێکی لەسەر جێگایەکی لەسەر هەر شوێنێکی لەسەر پەیوەندی هەیە بە ئێمەوەیان هەیە وە زەوی جوولەکەش نییە زەوی عەبدەکانی خوای پەروەردگار ئەوانەی کە موحیدن